ئەم پێشانگای کراوەتەوە بە سپۆنسەری سەنتەری گەشەیە کەسێ خولی کردوێتەوە خولی درومان، خولی ئارایشت، خولی شیرینی لە هەر خولێکیان 15 کەس بەشدارە. منوکو خۆم لە خولی درومانەکە بەشداریم کردووە ئەو فێری زۆر شت بووین ئەو مامۆستایەکە هێنابووی بەڕاستی زۆر هەوڵی لەگەڵ یاوین و ماندوو بۆ لەگەڵمانە کە بە شێوەیەک فێر بووین درومان هەم بۆ خۆمان هەم بۆ خەڵک بکەین و ڕێکخراوەکە لە هەر بوارێکیانە 5 کەس هەڵەبژێرێ خەڵاتیان ئەیاتێ بە شێوەیەک بتوان ئیشی خۆیان بکەن و داواکاریشتم ئەوەیە کە خانمان بتوان پشت بە خۆیان ببەستن بێنە دەرەوە بتوانن ئیش بکەن بەشداری لەم خولو چالەکانە بکەن کە سنتەرێکی وەکو ئەم سنتەرە بەڕێزە ئەم خولانەی کردوێتەوە و دەستخۆشییان لێکەم و هیوادارم بەردەوام بن.